مەزن بە کەرتی تەندروستی. ئەم پزیشکە بەدامەزێنەری پزیشکی مێشک و دەماردا دەنرێت لە شاری سلێمانیدا. ئەمە جگەلەوەی لە ئێستادا مامۆستایە لە زانکۆی سلێمانی و لە خزمەتەکانی بەردەوامە. میوانانی خۆشەویست، سەرەتا و دەستپێکی مەراسیمی ڕێزلێنان بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەیدان دەست پێ دەکەین. زۆر سپاس فەرموو. داوا لە بەڕێز دکتۆر هێمن محەممەد ئەمین سپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەخێرهاتنی هەموو لایەکەکەم. ئەبوو ئەم وتارە یەکەم فێرخوازی کاکتۆر عالی بخوێنایەتەوە، بەڵام ئەو شەرەفەی بە من بەخشی کاکتۆر هەندرێن. پەیامی ئەمەک و وەفا و پێزانین لە فێرخوازەکانتەوە. بەڕێز دکتۆر عالی سامی داخەکەم فەرهەنگی زمانەوانی هەموو زمانەکان شەیەکی شایستەی تێدا نییە کە شایانی گەورەی بەڕێزت بێت و دەربڕی هەست و نەست و ناخی من و هاوڕێکانم بێت. لەبەرەوە لە کەموکورتی ئەم ڕێزلێنانە ببوورە. هەموو کارێک بە تایبەت ئەگەر بە دڵسۆزی بکرێت مای بەرەو پێشچوونی کۆمەڵگەیە و جێگەی دەستخۆشی و ڕێزلێنانە، بەڵام کارێکی نوێ یا دروستکردنی بەشێکی نوێ لە بواری پزیشکیدا دەچێتە خانەی ئەفراندن و داهێنانەوە. مامۆستای خۆشەویست، تۆ خۆت بوویت هەموو کارەکانت ئەنجام دەدا. ڕاستە فەرمانگەی تەندروستی سلێمانی بەگشتی و نەخۆشخانەی فێرکاری بە تایبەت هاوکارت بوون، بەڵام هەر خۆت زۆربەی کارەکان ڕادەپەڕاند. ژێرخانی یەکەم بەشی نەشتەرگەری مێشک و دەمارەکان دامەزراند و هەر خۆت ئەندازیاری سەرپەرشتیار و جێبەجێکاری بوویت. بەشێک کە تا ئەو دەم تەنها لە کتێبەکانە چەند زاراوەیەکی مان لێ دەخوێند و زۆربەمان زانیاری کاڵ و کشتمان لەسەری هەبوو. تەنانەت دەشمان دەزانین بەشە چ جۆرە نەخۆشێک چارەسەر دەکات و چۆنیش کارەکانی ڕادەپەڕێنێت. هەرو ساڵانە بووکەم بەشە بەو بچووکەی خۆیەوە، بەڵام بە هیمەتی بەڕێزت کاری زۆر گەوری تێدا ئەنجام دەدرا. نەک نەخۆشەکانی سلێمانی، بەڵکو لە هەولێر و دوهۆک و کەرکووک و تەنانەت لە کوردستانی ڕۆژهەڵاتی شۆ نەخۆش داهاتن و بەپێی توانە چارەسەر دەکران. ئێمەش وەک پزیشک بەبەخت بووین. لەو کاتەی کە ئێمە بەرەو پسپۆڕی دەچوین بەڕێستانم بەشتان کردەوە و بەختتر بووین کە مامۆستا و باوک و برایەکی گەورە بوویت بۆ هەمووان. جگە لە زانستەکەت ئەوەی دەتزانی فێرت کردین و ڕۆژتی بەرزی پزیشکی لە بەڕێستانەوە فێر بووین. هەر لە تۆ فێر بووین دڵسۆز بین، خۆنەویست بین، نەخۆش بە کەسوکاری خۆمان بزانین و هەروە پەلە نەکەین لە بڕیاردان و هاوڕە پزیشکەکانمان نەشکێنین. ئارام بین. فێرت کردن ئەوەی دەیزانین ڕازگۆیانە و پیشەیانە بیگەینینە دوای خۆمان و گەلێک ئاکاری جوانی تریش. هیوادارین وانە زانستەی و پەروەردەیەکانت لە هەڵس و کەوت و ژیانی هەمووماندا ڕەنگی دابێتەوە. 18 ساڵە ئێمە پێکەوەین. هەرگیز ڕووی نەداوە لە کەسمان نیگەران بیت، بەڵکو زۆر جارە نەزانینمانەوە ئێمە دڵمان ڕەنجاندیت، بەڵام ئەوەشت بە گەورەی خۆت تێپەڕاندووە و لێمان زوین نەبوویت. هەر لێرە شەوە بە ناوی هەمومانەوە داوای لێبوردنت لێ دەکەین. هەمیشە خەمی خوێندکارەکان خەمی گەورەت بووە. هەمومان شاهیدی ئەوە دەدەین کە بەڕێستان یەکێکن لە پزیشکە خۆنەویستەکان ئەو هەموو کات بەرژەوەندی گشتیت خستۆتە پێش بەرژەوەندی تایبەتەوە. هەر خۆت سەرپەرشتیاری بۆردی عێراقی بیت و زۆربەمان لەسەر دەستی بەڕێزیت بووین بەم پزیشکەی ئێستا. هەر خۆت بوویت کە بۆردی کوردی دامەزراند و سەرۆکایەتیەکەشت بەخشی بە مامۆستایەکی خۆت کە ئێمە نیگەران بووین بەوە و پێمان دەوتیت بۆ وات کرد. زۆر بە ئارامی دەدوت ئەو مامۆستای منە و من وا فێرکراوم کە بە ئەمەک بم بۆ مامۆستاکانم. بۆ مێژوش دەیڵێن پاژەوەی کە مامۆستاکە لەو پۆستە دوور خرایەوە ئەو شوێنەیان بە تۆ ڕەوا نەبینی. تۆ زۆر بە ئارامی دەتگوت من تەنها خەمی خوێندکارەکانم و هیچی تر. بەڵێ خۆنەویستی ئەمە نەبێت ئەی چییە؟ تۆ خۆت هاوڕێی بەرزترین دەسەڵاتەکانی هەرێم و عێراقیش بووی. هەرگیز نەمانبینی ئەم پەیوەندیانە بۆ سوود و بەرژەوەندی تایبەتی خۆت بەکاربێنی. ئێمە دەزانین کە هەر شتێک کردبێت بۆ پاداشت و پێهەڵدان نەبووە. هەمووی لە پێناوی سوودی گشتی و پێگەیاندنی نەوەیەک بووە بە پزیشکانی نەشتەرگەری مێشک و دەمار. نەوەیەک کە وەک خۆت بە وەفا و خۆنەویست و دڵسۆز بن بۆ کارەکەیان کە بێگومانین دڵخۆشی بەڕێزت بە ئێمە لە هەموو شتەکان زیاتر
لە کۆتاییدا هیوای تەمەندرێژی و تەندروستی باشت بۆ دەخوازی ئێمەش پەیمان دەدەین لەسەر هەمان ڕێچکەی بەڕێزت بەردەوام بین و هەردەم بە مامۆستای گەورەی خۆمانت دەزانین. سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر هێمن بۆ خوێندنەوەی کورتەیەک لە ژیان و کار و چالاکی دکتۆر ئاریسامی. داوا لە بەڕێز دکتۆر ئاودێر عەبدوڕەزاق سەرۆکی نەشتەرگەری مێشک و دەمار دەکەین لە نەخۆشخانەی شار بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتار. بەڕێزان بەیانیتان باش و بەخێرهاتنیشی گەرمی هەموو لایەکەکەین. پێشەکەی سوپاسێکی گەرم ئاراسی بەڕێز دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێز کاک دکتۆر ئومێد بەڕێوەبەری نەخۆشخانەی شار و کاک ئومێد بەڕێوەبەری کاگێڕی نەخۆشخانەی شار دەکەین کە هاتن بەدەن ئەم داواکاریەمانەوە ئاسانکاری تەواویان بۆ کردین بۆ ئەم ڕێڕەسمە. هەروەها بەخێرهاتنی بەڕێز کاک دکتۆر تەها سەرۆکی نەقیبی سەندیکای لەقی سلێمانی سنتەری پزیشکانی و بەڕێز سەرۆک بەشەکان و بەڕێز پزیشک و کارمەندان و هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە ئامادە. بەڕێزان وەک ئەزانین لە بواری پزیشکیدا وەک هەموو بوارەکانی تر هەندێک هەنگاو کانرێت بۆ چەندەها ساڵ و چەندەهانەوە کاریگەری خۆی جێ دێڵێت و ڕێگەیەک دروست دەکات کە کۆمەلگا بەگشتی و پزیشکانی ئارەزومەندی ئەو بوارە بە تایبەتی سوودی لێ دەبینێت. و جەنابی کاک دکتۆر ئاریسامی بۆ خۆی ناویشی دیار بوو. بەشێک لەو یەکەم دکتۆرە کوردانە دانێت کە لە بواری نەشتەرگەری مێشک و بەبڕی پشتا سپۆری وەرگرت و تەنانەت ئەو کاتی کە لە بەغدا بوو زۆربەی هاوڵاتیانی کورد دەچوون بۆ لای و بەڕێزی ئەوی ژۆک کارکتەرە خۆنەویستەکەی خۆی هەمیشە کاراسانی بۆ دەکردن و بەدەمیانەوە دەچوو چارەسەری دەکردن. جەنابی لە ساڵی 2023ەوە بە یارمەتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و نەخۆشخانەی فێرکاری بەشی نەشتەرگەری مێشک و دەمار و بربڕی پشت بۆ یەکەم جار لە کوردستان و لە سلێمانی کردەوە کە بە هاوکاری بەیانخان و نیگارخان وەکو ستافی نەشتەرگەری و کاک ئیسماعیل و کاک مەهدی وەکو ستافی ICU قاوش لەو ساڵەوە تا ئێستا بەردەوامە ئەوەی لە توانایدا بووە کردوتی بۆ نەخۆشەکانی و بۆ فێرکردنی چەندەها خوێندکاری ئەم بەشە بە درێژی نەکردو و لە ئێستادا تاک و تەرای لێ دەچێت ئەو پسپۆڕانی کە لەم بەشەدا کار دەکەن زۆربەیان دەچووی و خوێندکاری دەستی جەنابی کاک دکتۆر ئاریسانی و لەگەڵ ئەنجامدانی چەندەها نەشتەرگەری ناوازە لە بوارەکانی لەم بوارەدا کە نزیکەی 600 نەشتەرگەری دەبێت بە تێگرایی لە ساڵێکدا کە ئەگەر ئەم بەشە نەبوایە ئەو نەخۆشانی کە زۆربیان کە لێرە چارەسەر دەکران ئێستا دەبوایە لە دەروی وڵاتیان لە دەروی سلێمانی چارەسەرا بۆ بکرا و هەر لەسەر دەستی بەڕێزی دکتۆر ئاریسانی کە بۆری کوردی لەم بوارەدا کرایە و لەوێش چەند خوێندکارێک دەرچووی دەستی بەڕێزیان و لە ئێستاژە هەندێکیان لەژێر سەرپەرشتیەوەدا ڕاهێنان دەکەن. ئێمە ئەم ڕێزلێنانە بە کەمترین شت دەزانین بەرامبەر جەنابی بیکەین و هیوادارین دڵنیاشین کە بوونی ئێمە لەسەر ئەم ڕێچکەی کە خۆت دادناوە گەورەترین خەڵاتە بۆ جەناب. وەلێرەشەوە پێشنیارێک دەکەم داواکارم لە بەڕێز کاک دکتۆر سەباح و وەزارەتی تەندروستی ئەگەر بکرێت نەخۆشخانەیەکی تایبەتی لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار و بربڕی پشتا لە داهاتوویەکی نزیکا ئیشەڵاگە بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو تەتەورانی کە ماوە لە بواری نەشتەرگەری مێشک و دەمارە بتوانین خزمەتی ئەم کەلەمانی بکەین. لە کۆتاییشدا هیوای تەمەندرێژی و لە ساکی و بەردەوامی بۆ جەنابی کاک دکتۆر ئاریسانی دەخوازم و ئەوەش سەرپەرز و سەرکار. دووبارە سپاس بۆ دکتۆر ئاودێر. داوا لە بەڕێز دکتۆر سەباح نەسرەدین بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکانی. بەیانیتان باش پزیشکان و کارمەندانی بەڕێزی نەخۆشخانەی شار بەخێر بێن سەرچاو بۆ ئەم بۆنە گرنگ و پێویستەی کە ئەمڕۆ ئێوە بۆ یەکێک لە مامۆستا و پزیشکەکانی شاری سلێمانیەکەن. هیوادارم ئەم جۆرە بۆنانە بەردەوام بن و ئێوەش سەلامت بن و پێویستان بەوە نەبێت ئێمە لە کاتی نەخوازراوەکان یان لە کاتی ئەوەی کە پزیشکەکان کۆچی دواییەکەن بۆنەکانیان بۆ بکەین هیوادارین لە کاتی خۆیان بتوانین ئەم بۆنانە ئەنجام بدەین. دیارە پێزانین یەکێکە لەو کلتورانەی نەتەوەی کورد کە یەکێکە لە کلتورە جوانەکان چ بۆ کەسەی کە پێزانینەکەکە کە یەکێکە لە خەسڵەتە جوانەکانی هەر مرۆڤێک کە پێزانینی هەبێت بۆ
کەسەکەی بەرامبەری یا کارێکی کە بۆی ئەکرێت وەچە ئەو کەسەی کە پێزانینەکەی بۆ ئەکرێت وای لێ کات کە شانازی بەگەلەکەیەوە بکات و هەروەها وای لێ کات کە زیاتر خزمەت بە گەلەکەی و کارەکەی خۆی بکات. ئەوەی ئەم ڕۆژەکرێت یەکێکە لەو کلتورە جوانانەی کە لە ناو نەخۆشخانە و لە ناوەندی تەندروستیە زۆر جار ئێمە و هاوڕێی پزیشکەکان توانیویانە بیکەن و ئێمە تەمەناکەین ئەم جۆرە کلتورە لە ناو ئێمە بەردەوام بێت تا بتوانین پێزانینمان هەبێ بۆ هاوڕێ مامۆستاکانی خۆمان. ئێمە جەنابی دکتۆراری هەم خوێنکارەکانی هەم هاوڵەکانی ئەوەی کە کاک دکتۆر هێمن و کاک دکتۆر ئاودێر باسییان کرد زۆر بە وردی باسی کارەکانی دکتۆراری و خەسڵەتەکانی دکتۆراریان کرد. من قەت نادوانم وەکو ئەوان تعریف و باسی ئەو کارە بکەم چونکە ئەوان زۆر نزیکتر لە دکتۆراریەوە بوون ئاگایان لە کارەکانی بووە. ئەوەی من دەیزانم ئەوەیە بێ لە کاری پزیشکی و مامۆستایەتی جەنابی دکتۆراری لە بواری سندیکایی شاخزمەتێکی زۆری بە پزیشکان کردووە و دکتۆر ئاری و ئەو کەسانەی کە لە زەمانێکە بڕیارەدەن دەستکەن بە خزمەت لە شوێنێک ئەمە بێ لە خزمەتەکە کاتەکەی تەوقیتێکی گرنگ بووە کاتێک کە دکتۆراری بڕیاری داوە بێتەوە بۆ سلێمانی و خزمەت بکات لە هەرێمی کوردستان. ئەو کاتە هیچ جۆرە خزمەت گوزاریەک لە بواری نەشتەرگەری مێشکا لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستانە نەبووە. بۆیە ئەم زەمانێکی مهمە کاتێک کە پزیشکێک بڕیارەدا بچێتە بوارێکەوە کار بکا کە یەکەم کەسە و خزمەتەکە وەکو چۆن پزیشکانی تر لە شۆڕشی گەلی کوردستانە یەکەم کەس بڕیاریان داوە بچنە ناو شۆڕشەوە خزمەت بکەن وەکو چۆن ئەو پزیشکانێک کە ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان پسپۆڕیەکیان هەیە و بڕیارە دەن بێنەوە شارەکەی خۆیان و ناوگەلەکەی خۆیان خزمەت بکەن. ئەم بڕیارەی دکتۆراری ژۆ کاتە یەکێ بۆ لەو بڕیارە گرنگانە و زەمانەکەی زەمانێکی زۆر گرنگ بووە. بۆیە ئەو کاتە بردی بناغی ئەم بەشەی داناوە و ئەم بەشە ئێستا بەو شێوەیە گەشەی کردووە کە ئێوە خۆتانی ببینن ئاستێکی زۆر باشیە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەشە. بۆیە من لێرەوە داوا لە هەموو پزیشکانە ئەەکەم کە لە هەرێمی کوردستان یان لە دەرەوەی هەرێمی کوردستان یان لە هەر شوێنێکی دنیا ئەتوانن خزمەت بکەن بگەڕێنەوە شارەکەی خۆیان و خزمەتی گەلەکەی خۆیان بکەن چونکە تەمەن ئەوەندە درێژ نییە تا تۆ بتوانی لەوێ بەردەوام بیت و پاشان بیتەوە و پاشان خزمەتی خەڵکەکە بکەیت. ئێمە ئێستا پێویستمان بۆ پسپۆڕیانە هەیە کە لە هەرێمی کوردستانە نیە و مێژوش ناوی ئەو کەسە ئەنووسێتەوە کە یەکەم کەس یێتەوە دەستەکا بە خزمەت. بۆیە من داواکاریەکەم لێرەوە ئەوەیە بۆ هەموو پزیشکان کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە بە تایبەتی پسپۆڕی تایبەتمەندیان هەیە و ئێمە پێویستمان پێیەتی بێنەوە خزمەت بکەن. من زۆر سپاسی نەخۆشخانەی شارەکەم، زۆر سپاسی بەشی مشک و نەشتەرگەری مشک و دەمارەکەم کە ئەم بابەتیان بەبیر من هێنایەوە. ئێمە بەهۆی سەرقاڵی و زۆری کارەکانمانەوەلەوە چێت نەتوانین وەکو پێویست بیر لەم بابەتانە بکەینەوە و زۆر کەس هەن لە بوارەکانی خۆیان پێویستیان بۆیە ڕێزلێنانیان بۆ بکەن بۆ بکەین. من هیوادارم لە داهاتوە بتوانین ڕێزلێنان بۆ هەموو کەسانە بکەین. من سپاسی ئەو بەشی نەشتەرگەری و نەخۆشخانەی شارەکەم کە ئەم بۆنەیان بۆ جەنابی دکتۆراری ڕێکست و داوا لە دکتۆراریەکەم بمان بوورێ ئەگەر نەمانتوانی بێ وەکو پێویست حەق بین بە بۆنەکە. داواش لە پزیشکان و هەموو کارمەندانی تەندروستیەکەم کە خەسڵەتەکانی دکتۆراری و خوێنکارەکانی دکتۆراری چۆن بووە ئەمانیش بەم شێوەیە بەردەوامن لە خزمەت و ئێمە پزیشکین و ئێمە کارمەندی تەندروستین ئەبێ جیاواز بین لە خەڵکیکە و ئەبێ پیرۆزی کارەکەی خۆمان ڕاگرین و تێکەڵاوی نەکەین لەگەڵ کاری مادی و سیاسی و هەر بەژەوەندێکی تر کە ئینسان پێویستی پێێتی چونکە پیشەی پزیشکی و صفاتی پزیشک لەو صفاتانی کە بۆ دکتۆراری و خوێنکارەکانی دکتۆراری تیانە ئەمە بە هیچ سەرمایەک و بە هیچ بەرژەوەندیە ناکڕێت. بۆیە داوا لە پزیشکان و کارمەندانەکەم لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بن و خوێنکارەکانی دکتۆراریش لەسەر ڕێچکەکەی دکتۆراری بەردەوام بن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەم
سیفاتانەی دکتۆراری سیفاتی خەڵکی شاری سلێمانیە سیفاتی ئەم ناوچەیە کە بە بەردەوامی خزمەتیان کردووە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لەلایەن سیاسیەکانەکەم ینی کاری سیاسی کاری ئیداری تێکەڵاوی ناوچەگەری و تێکەڵاوی شارچێتی و سێکتەری تەندروستی نەکەن چکە بەڕاستی ئێمە ئێستا هەستەکەین شاری سلێمانی خەریکە پژگوێخرێ و هەستەکەین دەستێگەیە بۆ ئەوەی ئەو پێشکەوتنەی کە لە شاری سلێمانی هەیە لە بواری پزیشکیا مان بنەدواوە بۆ ئەوەی خەڵکی کە بێتە پێشەوە بەڵام ئێمە بەڵێن دەین بە خەڵکی سلێمانی کە بەردەوامە بین لە خزمەتەکانمان لە هەر شوێنە دەستمان بگرن ئێمە لە شوێنێکیەوە کارەکەی نایڵین بە هیچ شێوەیەک ئەم بوارە دوا بکەوێت لە شاری سلێمانی دووبارە بەخێر بێن سپاسی مولایەکەم سپاسی و کەسانەکەم کە ئەم بابەتیان دەستان خۆش پێکەوە خەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەی شار دەدرێتە بەڕێز دکتۆر ئاری سامی با بەڕێزیان بفەرمونون خەڵاتەکە لەلایەن دکتۆر سەباح نەسرەدین بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەدرێتە بەڕێزیان سەفڵەکانتان بۆ ئەو پزیشکی بۆ سلێمانی کرد شەبکە گوڵی ڕێز و وەفای بەشی مێشک و دەمانی نەخۆشخانەی شار دەدرێتەوە بەڕێز دکتۆر ئاری سامی بەڕێزیان بفەرمونون دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە شەپڵی ڕێز و وەفا و خۆشەویستی و مانبێتی بۆ دکتۆر بەڕێز دکتۆر ئاری سامی ئەم کارتان باش ئامادەوانی بەڕێز زۆر زۆر سپاس بەڕاستی من پێزانم ئەمە یەکەم جار نییە برادرانی تەندروستی و سندیکا و کە ئەمڕۆژ لێنان و پیان بەخشیوم بەڕاستی ئەوەی کە من کردومە تا ئێستا هەمووی لە پێناوەیە کە شارەکەمان و کوردستان لە بواری پزیشکی و لە بواری بەتایبەت لە بواری نەشتەرگەری مێشک و دەمارە بەرەو پێشەوە بڕوا و پێگەی خۆی هەبێ لە ناو بەشەکانی تری عێراق و دەرەوە ئەوەی کە من ویستومە بیکەم هەرچەند لەوانێ برادران لەگەڵ ماون کاکتۆتا لە بەغابەیەکەوە بووین چەند ساڵێک و هەم چەند دەرفەتێ هاتوو بۆم بەڕاستی من ئەمەم پێزانی باشتر زانم باشترێکەوە لە سلێمانی ئەم بەشە بکەینەوە و دایمە منیش وەکو خوێندکارەکان بەڕێز ئێستاوان ماشەڵڵا سینەرەکانە دایمە وتومە یەک خاڵ هەیە حەزەکەم دایمە ئەوان لە من باشتر بن چونکە مستەقبەل ئینشەڵڵا پێویستمان پێ نابێ بەڵامە بێ دایمە نەشتەرگەری مێشک و دەماری باشمان هەبێ لە شارەکە بۆی ئێمەش احتیمادیان بکەینە سەر خاڵێکی ترم زۆر زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە یارمەتی دەرم بوون لە ساڵی لە پێش 2003 هەر لە بەغاوە کە لێ بوون و اینجا کە هاتینەوە لە هەموو وەزیرە بەڕێزەکان و مدیر عامی سەحا و تەندروستی و کاکتۆ سەباح و کاکتۆر ئومێد و برادرانی تر زۆر زۆر سپاسی برادرانی پزیشکەکەم و خوشک و براکان کە هاوکارمان بوون لە نەشتەرگەری مێشک و دەمار خۆشتان نەزانن ئەو بەشانەی پزیشکی بە تەنیا ناڕوە هەمووی ئەبێ بەیەکەوە بۆ خزمەتی نەخۆش دووبارە زۆر زۆر سپاس زۆر مەمنون زۆر سپاسان ئەەکەم هەر بژین
بێت.